مەراسیمی ڕێزلێنانە لە بەشداربووانی پرۆژەی تاجی زێڕین بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. پرۆژەکە لەلایەن ناوەندی ئیقڕا لە ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە هاوکاری لەگەڵ لقی چەمچەماڵی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ ساڵی دووەم ساز کرابوو. لە پرۆژەکەدا 245 فێرخواز لە هەردوو ڕەگەز و بەجیاوازی ئاست و تەمەنیان و لە 1 جوزئی تا 30 جوزئی بەشدار بوون. لە مەراسیمێکیشدا سەرجەم بەشداربووانی پرۆژەکە خەڵات کران. من فؤاد أحمد رشيد كبيشم مستعد لأعمادي بيشكوتن لتكيا لم خلدا بجاريم كلم بيش بركيدا لا سي جزء قرآني بيروز وبفليه كم درشم زور سپاسانە کەم زۆر دەستخۆشیم هەیە بۆ هەموو ئەو کەسانەی بە هەر شێوەیەک بە هەر ڕێگایەک بەشداربوونە لە ئامادەکردن و پێشکەشکردنی ئەم خولەخوای گەورە موفق و سەرکەوتویان کە و هیوادارم بەردەوام من بەڕاستی ئەم خولانە زۆر تەرجیعەکەرن زۆر هاندەرن. من ناوم هودا عومەرە بەشداریم کرد لە پێشبڕکێ لەبەرکردنی قورئان لە 5 جزء و سوپاس بۆ خی گەورە کە توانیم پلەی دووەم بەدەست بێنم. دەستخۆشیم لە دایک و باوکم هەیە لە مامۆستاکانی نووری حیکمەشم کە هەمیشە هاندەرم بوون و هەروەها ئامۆژگاریشم بۆ کەسانی کە قورئانی پیرۆز لەبەرەکەن هیوادارم کە بتوانن هەمیشە نەک هەر قورئان لەبەرکردنەکە بێ بەڵکو یەک هەمیشە مراجعەی ئەو قورئانە بکەنەوە کە لەبەریان وەکو بەرنامەیەک و هەروەها دووش ئینشاءالله بتوانن کاری پێ بکەن لە ژیانی ڕۆژانەیانە. دیارە ئەم خولانە گرنگی و تایبەتیەکی خۆی هەیە بۆ منداڵان بۆ ئاشنابوون بە قورئانی پیرۆز کە تاکە سەرچاوەی ژیانی مرۆڤەکە خوای پەروەردگار نردوێتی بۆ مرۆڤایەتی وەکو خەڵاتێک کە زۆربەی ئەو شتانەی کە لە قورئانە هاتۆ بۆ جێبەجێکردنە بۆ سوودمەندبوون لە دنیا و لە قیامەتە. لێرەوە ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای نووری حیکمە و ناوەندی ئیقرا کە هەڵساون بە ڕێزیان بەکردنەوەی ئەم جۆرە خولانە. سەرپەرشتیاری پرۆژەی تاجی زێڕین بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز دەڵێت ئامانج و مەبەستیان لە ئەنجامدانی پرۆژەکە گرنگیدانی زیاترە بە خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز. باس لەوەش دەکات لەگەڵ داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندندا بەنیازن چەندین خولی و هۆشیاری و پەروەردەیی جۆرا و جۆر بەڕێوە ببەن. یعنی دابش بۆ بەسەر قورئانی پیرۆز ئێستا بەداخەوە لاوان و گەنجانێکی زۆر سەرگەرم کراوە بە زۆر شتی تافی و بێماناوە ئەوە هەرکی ئێمە و خەڵکانی هاوشێوەیە کە بتوانێت بەردەوام ئەم خولانە بکاتەوە و بەردەوام بێت بۆی کە خەڵک لە چواردەوری قورئان کۆ بێتەوە نەک بە پێچەوانەوە لە شتێکە کە سوود بە ژیان و بە قیامەتیشی ناگەیەنە بەڕاستی لەگەڵ تەواوبوونی خوێندنە خوا پشتیوان بێجارێکی تر ئەمانە ڕاگەێنینەوە شتی بەردەوامانەیە بۆی کە لەگەڵیانە یعنی تەڵەبەکان لەگەڵمانە تەحفیزکەن و ئەوەشی بە شێوی پێشبڕکێکەوە عادەتەن بە بابەتی گشتی تر ئەویش لە ڕێگەی ئاگاداریکردنەوە لە سۆشیاڵ میدیا و لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئاگاداریکردن خەڵک لەگەڵمانابن. بەڵام ئەم قورئانە ئەگەر دەست پێوەی بوو بە مەبەستی گرنگیدان بەلایەنی پەروەردەی و ڕوحی گەنجان و چین و توێژە جیاوازەکان لەلایەک و بەسەربردننی کاتەکانیان بە بابەتی بەسوود لەلایەکی دیکەوە ساڵانە لە بارەگاکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندین خول و پرۆژەی پەروەردەی هاوشێوەی پرۆژەی تاجی زێڕین بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەنجام دەدرێن. ئەمە لە کاتێکدایە لە ئێستادا هەڵمەتێکی بەلا ڕێدابردنی گەنجان و لاوان بە مەبەست و بە بەرنامە بەڕێوە دەچێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.